لێکێک لە یاریەکانی هەفتەی 11 خولی پلەیەکی کوردستان هەولێری حوتەم بە 14 خاڵ لەسەر یاریگای یەکەمی پێشوازی لە دهۆکی چوارەم بە 16 خاڵ کرد. سەرەتای یاریەکە دهۆکیەکان باشتر دەرکەوتن و فشارەکانیان بۆ سەر گۆڵی خاوەنماڵ دەست پێ کرد. شین پۆشەکان پێیان وابوو ئەمە گۆڵ بوو، نابژوان بە ئاسایی وەریگرت. هەولێر لە یەکەم دەرفەت و لا خولەکی 11 لە ڕێگای کۆسرت بایز بە لێدانی ڕاستەوخۆ با گۆڵ یەکەم پێشکەوتن. هەردوو تیپ دوای ئەم گۆڵە بە هاوسەنجی دەرکەوتن. یەکە و سێ دەرفەتی دیکەیان بۆ تۆمارکردنی گۆڵ هەبوو، بەڵام لێی سەرکەوتو نەبوون. لا نیوەی دۆم دهۆکیەکان باشتر دەستیان باری کردەوە و پێداگر بوون لە سەر تۆمارکردنی گۆڵ یەکسانی. تاوەکو لا خولەکی 77 پێی گەیشتن تا مۆتینۆ تۆماری کرد. لە چارەکە کاتژمێری کۆتایی یاریەکە دهۆک بەرگری دەکرد و هەولێریش ئامانجی گۆڵی دۆم و سەرکەوتن بوو، بەڵام یاری بە هەمان ئەنجامی خۆی مایەوە بە یەکسانی کۆتایی هات. خاڵێک لەگەل هەولێر مەلعەبی هەولێر خراپ نەبووە، باش بووە بە تایبەت چونکو هەولێر بە چەندین یاریە ئاستی باش و ئەنجامی باشە. گێمی یەکەم ئێمە زۆر باش بووین، زۆر دەریڤەمان لەدەستدا و وابزانم گۆڵێکی واضح ینی چوە ناو گۆڵ و ناوبژیوان حساب نەکردیە. اینجا لە یەک هەژمە ئەوان توانی گۆڵی یەکەم بکەن. شەوت و دوێ ئێمە مەجبور بوون ینی هەر لە سەرەتاوە هێرش بکەین و لەسەر حسابی بەڕەوانی ڕاستی ینی ضەحیە هێلە بەڕەوانیەدا دام بشین گۆڵی تۆمار بکەین. سوپاس بۆ خودێ ئەم شیان گۆڵێک تۆمار بکەین و یاری پەکەوی دومایی کات و تا ئاستێکی باش ینی ڕازیمە لە ئەم ئاستە. یاریەکە پێویست بوو ببینەوە، هەرچەندە لە تۆی پێ برنەوە دۆڕاند و یەکسان بوو نشەیە و پێم وایە خاڵەکەش هەر خراپ نیە لە بۆی دۆچش فەریقێکی زۆر باشە لە منافەسەیە. دەتوانم بڵێم یاریێکی خراپمان نەکرد، بەڵام بەخۆشتان دەزانن لەوانەیە یاریگای یەکەم بۆمە و بۆ تیپەش وەکو یەکە لەبەرەوەی ئێمە مەشقی تێدا ناکەین، یاری تێدا ناکەن، هەر ئەو یاریە گواستراوە. دەتوانم کاریگەری هەبوو، بەڵام بەگشتی من ڕازی بووم لە یاریزانەکانم. وەکو یاریزانی خولی عراقی بزان بەس ئیزافەی ژیارمان کرد بوو، ئەویش لە بیدایەتەکان هاتبوون. بە هەر حاڵ دەستخۆش لە یاریزانەکان دەکەم، یاریێکی باشیان کرد، مەجاریەوەی تێدا هەبوو ببینەوە بچنە ناو منافەسەی، ئێستاش لە منافسە دوور نەکەتینەوە. بەم شێوەیە هەردوو تیپ لە پێگەی خۆیانمانەوە. دهۆک لە پلەی چوارەم بووە خاوەنی 17 خاڵ، هەولێریش لە خانەی حوتەم 15 خاڵی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێام، هەولێر.